بیرانی بەرنامەی دەتوانم سڵاوتان لەبێت. دیارە ئەم شەو بەرنامەی دەتوانم لەگەڵ خاتونێکی دەستڕەنگینە کە هە لە سکماکیەوە دەستێکی لەدەستداوە، بەڵام لە هەمان کادا پشتی بە توانەکانی خۆی بەستووە و توانیوێتی جارێکی دیکە بڕیا بدا لەسەر پێکانی خۆی بوەستێ لەم ژوورەدا کە لە ماڵەکەی خۆی دایەتی خەریکی دوورمان و شی خەیاتیە. ئێمە دەمانەوێت زیاتر ئەم خاتونە بدوێنین، بزانین چۆن و بڕیاری داد دەست بکە بەم ئیشە و بڕیار بدات لەسەر پێکانی خۆی بوەستێت و ژیان چۆکی پێدا نەدات. بکرێ سەرەتا ناسانەیەک و بزانی خاتو ئارەزوو کێیە؟ من ناوم ئارەزوو ساڵحە، دانیشتووی شاری سلێمانی، تەمەنم 34 ساڵە، پیشەی سەرەکیم خەیاتیە. بەڵێ خاتو ئارەزوو بۆم باسکەی چۆن بوو بڕیارتدا لەگەڵ ئەوەیدا کە دەستێکت نییە خۆت فێری خەیاتی بکەیت، چونکە بەڕاستی ئەمە پیشەیەکە لەوانەیە کەسێک کە دوو دەستی باشی هەبێت نەتوانی ئەمیشە بکات. تۆ چۆن بڕیاری ئەمەدا؟ سەرەتای دەستپێکردنم لە خەستخانەی ئەمەرجنسیەکە بوو، لە بەشی دەست و قاچەکەەوە بوو، لەوێ فێری خەیاتی بووم، بۆ ماوەی 6 مانگ لەوێ دەورەمان بینی. ئەمەوێ لێرە سوپاسی هەموو ستافەکەی ئەمەرجنسی بکەم، هەمویان کەسانی بەڕێز و زۆر ڕێک و پێک من، زۆر هاوکاری کە ئەندامانەکەن. زۆر سوپاسی کاک فارسەکەم کە بەڕێوەبەری خەستخانەکەیە، سوپاسی مامۆستاکەشمەکەم کە هەوڵێکی زۆر باشیەوە لەگەڵمانە و زۆر دڵسۆزانە فێری کردوین. بەڵێ دەرە خاتو ئارەزوو من بەپێ ئەوەی لە کاتی ئامادەکاری بەرنامەکەیە بۆت باسکردم ڕۆژانە سەر خاڵێکی زۆرت پێوە دیارە، کۆمەڵ ئیشی کەژەکەی جگە لە ئیشی خەیاتی دیارە زیاتر شەوانە ئیشی خەیاتیەکە وایە؟ ئەمە چییە؟ هەموو کاتانت چۆن بەیەکەوە گونجاندووە؟ ئەمە متوانێت لەکوێ هێناوە خاتو ئارەزوو بڕیا بدا لەسەر پێکانی خۆی بۆ سێوەردەوامیش بکات؟ بەڕاستی من کەسێکم زۆر حەزم لە ئیشە، حەز ناکەم بێ ئیش بم، یعنی حەزەکەم ڕۆژانە سەرقاڵ بم بە ئیشەکانمەوە. ڕۆژانە ئیشێکی تریشم هەیە لە منەظەمەیەکە ئیشەکەم هەتا سەعات 4 دوای ئەوە کە هاتمەوە ئیشی خەیاتیەکەشمەکەم. بۆ تۆ قورس نییە ئەمە؟ نەخێر. بەڵێ زیاتر گەمم باسکە ئیشی خەیاتی ئیشێکە زیاتر لەسەر دەست وەستاوە. بەڵێ دیارە بێگومان ئەمەش هەنی توانە و لێهاتووی تایبەتی دەبێت. بەتایبەت. تۆ چۆن هەوڵت داوە بەدیل بۆ ئەم دەستە پڕکەیتەوە کە ناتوانێت وەکو پێویست بەکاری بێنی؟ یعنی من لە ژیانما قەت هەستم بەوە نەکردووە کە خاوەن پێداویستی تایبەتم، بەشێکی جەستەم لەدەستداوە، بەردەوام کەسێکی چالاکم، یعنی هەست هەموو ئیشێکیشی کە کردوومە هەستم نەکردووە کە دەستم نییە، هەموو ئیشێک دەتوانم بکەم. وەڵا هەر بەتەنیا ئیشەکەم، بەڵام کوڕەکەم زۆر حەزی لێیە، زۆر کاتی شتەکانم بۆ چاکە، یان بۆ خۆی ئەچێتە سەر ئۆفەرەکە ئیشەکات، یان هەوڵەیە قماش و شتێنێ بیبڕە فێر ببێت. بەڵێ خاتو ئارەزوو کاتێک مشتەرەکانت دێن تۆ دەبین بەم شێوەیە خەریکی خەیاتیکردنی بەلایەنەوە سەیر نییە؟ زۆر بەلایەنەوە سەیرە بێ، بەس کە ئاوا سەیر مەکەن ئیشەکانم ئەمەنە جوانە و پێیان خۆشە. خەڵکانێکە بوو لەسەر دەست تۆ فێری ئەم پیشەیە بن؟ بەڵێ. چۆن بووە خولت بۆ کردنەوە یان چی هاتون لای تویشیان؟ یعنی وا بۆ کە هاتۆ بۆ لام زۆر کات خۆشی خەیات بووە، ئەو ئیشێکە من کردومە ئەو نەیزانیوە، هاتۆ بۆ لام کە فێری بکەم، یعنی کە ئەو شتەی منی بینۆ زۆر حەپەساوە کە چەند ساڵیشە خەیات بۆ نیتوانیوە ئەو ئیشە بکات، ئیتر هاتۆ بۆ ئێرە فێرم کردەوە. بەڵێ تۆ تەنها جلی کوردی دەدوری یان شێوازی کەش دەدوری لێرە؟ نا هەموو جلێکە دوورم. جلی دەرەوە، بەڵێ جلی دەرەوە، جلی ماڵەوە، ئیتر هەموو ئیشێکەکەم. بەڵێ تۆ بەدەم ئیشکردنەوە ئێمە قسەکەین، تۆ ئیشی خۆ بکە. خاتو ئارەزوو دەمەوێت سەرنجی تۆ بزانم لەسەر ئەو کەسانەی کە جەستەیەکی ساغیان هەیە و بەڵام لە هەمان کاتدا پێش توانەکانی خۆیان نابەستن، قسە چیە لەسەر ئەمانەتەوە؟
یعنی من ئەو کەسانم زۆر پێ سەیرەکە خاوەن جستەیەکی باش و ئەوەن بەڵام هیچ پیشەیەکیانە یان ناتوانن هیچی شێ بکەن لە ماڵەوە دانیشتون و هیچ شتێک ناکەن. ژیان بەردەوامە بەڵام نەبێ خۆت ڕابێنی لەسەر هەموو شتێک. خاتو ئەرزدارە بۆت باسکردم وتت تۆ جگەلەوەی کە ئیشی خەیاتیژەکەی ڕۆژانە کاتی دەچێت بۆ سەر شوێنی ئیشی دووەمت خۆت شۆفێریش دەکەی. بەڵێ. ئەمە قڕز نییە بۆ تۆ؟ نەخێر بەتاکید قڕز نییە. ئەی چۆن فێری ئەم شۆفێری بووی؟ تقریبا من زۆر دەمێکە ئیجازەی ساقیم هەیە 16 ساڵە بێت. ئیتر 5 ساڵیشەوە بەردەوام هەر خۆم سیارم پێ و هاتوچی خۆم هەر بۆ خۆمەکەم. یعنی هیچ دەستم ڕێگر نەبووە لە هیچ شتێکی ژیانمە. هەموو شتێکیش ئەتوانم بکەم. بەڵێ قورسترین ئیش لەم ئیشەی تۆدا یاخود قورسترین کردار کامەیە کە تۆ نەبوونی دەستێکت گرفتی بۆ دروستکردنی لێرە؟ یعنی من هیچ شتێک بەلامە قورس نەبووە کە ئیشی هەچ ئیشێ بکەم هیچ شتێک بەلامە قورس نەبووە. هەموو شتێکم کردو هەموو شتێکم دانیوە. سپاسی هاوسەرەکەمەکەم کە هەندێکی باشم بووە بەردەوام پشگیری کردوم و زۆر یارمەتیشی یاوم لە بواری ئیشکردن و ئەم شتانەیە. دوکانەکە وەکو پێویست دوکانێکی زۆر گەورە نییە بەڵام هەوڵت نەداوە وەکو پرۆژە ئەمە فراوانترێکی خەڵکانی کەش لەگەڵ توی ئیشکەن؟ بەڵێ زۆر بیرم لێ کردوەوە کە شوێنەکەم گەورە بکەم و چەند کەسانێکیش ئیش بکەن لەگەڵما. بەڵێ ئەی تا چەند سوودت لە سۆشیال میدیا وەرگرتووە بۆ پیشاندانی ئیشە دەستەکانی خۆت؟ من خۆم فەیسبوک و ئینستام هەیە کە پەیجە کە تایبەتە بە ئیشەکەم. لێو شتەکانم بڵاوکەم و داواکاریشی هەیە لەسەری. بەڵ هەر خۆشت ئیشی بڕین و قیاسەتەکان دەکەیت؟ بەڵێ. ئێستا چۆن دەتوانانی ئەمە لەبەردەستا ئەمە چییە گەر بۆمان بڕی؟ ئەمە هێلێکێکە پێشتر قیاسم کردو و قاڵبم گرتووە قاڵبەکەیم گرتو و بە ئوتوش کەپسم کردووە. ئێستا بەس ئیشی بڕینەکەی ماوە. قورس نییە بڕنی ئەمانە بۆ تۆ؟ نەخێر. با پرسیارێک لێ بکەم بەڕاشکایی وەڵام بیتەوە. بەڵێ. لەبەردەستا خراپ بوون تا ئێستا؟ تا ئێستا هیچ شتێک لەبەردەستمان خراپ نەبووە. سپاس بخۆم دیارە لە هاتووی خۆ دەسەردێنێ. بەتاکید من ئەو کاتەش کە لە دەورەکە بووم یەکسەر ئەچووم کە هاتمەوە بۆ ماڵەوە یەکسەر دەستم ئەکرد بە شت بڕین و شتم ئابڕی زۆر چاو ناتەرز بوو. یعنی خەڵک هەوای ئەو شتم بۆ ببڕە یەکسەر بۆم ئابڕێ و خۆی ئەیدووری ئەوە نەبوو بڵێم ئەترسم و یان بترسی ئەو پەڕی سەقەتەکەی دوودانێ سەقەتەکە بەتاکید بترسی لە هەر شتێک ناتوانانی بیکەیت. ڕاستە بێگومان نابێ بترسیت. خاتو ئارزوو دەمەوێت سەرنجی تۆ بزانم ئینسان ئەخوو دەرەکرای بزانم مرۆڤ چی بکە بۆی لە ژیان بێ ئەمەل نەبێ بەردەوام کاتێک خوای گەورە بە شتێک بەسەری دەکاتەوە بەشێکی جەستەی لە دەستێنیتەوە بێگومان بە شتێک کە بۆی قەرەبوو دەکاتەوە چی بکرێت بۆی ئەو گەشتبینیە لە ژیان لە دەست ندەین ئێمە؟ یعنی من چەند جار سواسی خوای گەورەم کردووە لەسەر ئەو نعمەتە جوانەی کە پێی بەخشیوم. ڕاستە من دەستێکم نییە خوای گەورە ئەو دەستی پێ نەبەخشیوم بەڵام لە زۆر شتی ترە قەرەبووی بۆ کردومەتەوە. زۆر شت ئەتوانم بیکەم کە یەکی ساخ ناتوانێت بیکات. خوای گەورە هەموو بەهرێکی پێ بەخشیومی تر لەسەرەوە بەردەوام سواسی خوای گەورە ئەکەم. سپاس بۆ خوا دیارە سپاسی خوای دێ بەڕاستی چونکە ئینسان دوجار لەوانەیە بەجەستە نەبێتە کەسێکی خاوەن پێداویست تایبەت. گرنگەوەی ئێمە لە ژیان بێئەمەل نەبین بەردەوام هەوڵ دەین توانەکانی خۆمان بدۆزینەوە دیارە ئەم ئیشەی تۆش بەڕاستی توانای تایبەتی دەوێت هەموو کەس لەوان نەتوانێت فێری ئەم ئیشەیە بێت. بەتاکید وایە ناڕەڵا. خاتو ئارزوو ئێستا بۆ جلێکی کوردی کاتێک تۆ سەرەتا دەستی پێ دەکەی بە چەند دەتوانیت تەواوی بکەیت؟ یعنی بۆ قاتێک ئەگەر بمەوێت تەواوی بکەم قاتەکە کامل بێت لە بەیانیەوە تا دەوری سەعات 4 و ئەو ناو ئەتوانم بە بڕین و بە دوورینیشەوە تەواوی بکەم بەس بەردەوام لەسەری دانیشم و هەڵناستم
ئیتر کردوشمە زۆر جار مشتریەکانم هاتوون تیانە شەویە ناویانەوتیانە بۆ بەیانی بۆ سەعات 4 ئەمانەوێت یان حەفلەیەکمان بەدەستەوەیان مناسبەیەکیان هەبووە توانیمە بۆی بکەم. سەبارەت بە دیزایانی جلوبەرگەکان ئەو کەسانی کە دنجلی کوردی لای تۆ بەدرێنەدەن خۆیان دیزانەکە بۆ دێنیان تۆ خۆ دیزانیان بۆ دانیت زۆر کەس خۆی دیزاینەکە هێنێت ئەڵێ ئاوا بۆم بدورە هیواشەیە خۆم بۆی دانێم خۆم پێی ئەڵێم ئاوا بیکە بەڵام ئەی چۆن فێری ئەم دیزانە نەبووی ئەمە چۆن بووە ئەیتر خۆی کە خەیاتی و کردوین بوو فکرە پێیاکەیت لە هەر شتێکی شابێ وردی لە خەیاتیە کە ورد بیت و سەلیقە و بێ زۆر زۆر بێرەنگە یعنی لە خەیاتیا بێ زۆر زۆر ورد بیتایە ینی زۆر جار شتی وام کردووە کە بۆ کەسم بردوێتەوە حەپەساوە پێشی نەوتمەوە ئیشە بکە بەڵام خۆم بۆم کردووە من خۆم ئیش بۆ دیزاینەرێکیش ئەەکەم چۆن ینی واتە تۆ دیزانی بۆ داانەی ئیش بۆ دیزانەرەکەی خۆی دیزاینەرە یعنی ئیشی چنین و ئەم شتانە ئەکا خۆی بەڵام من دوورینەکانی بۆ ئەەکەم من چەند وەختەی بە دوای شوێن خەیاتێکا گەڕاوم کە بۆ نمونە جلێکم ئەوێت کە بە هەردوو دیوەکە لەبەرکرێت تێتی کەس نەیتوانیوە بیکات کە من چووم و ئەوەم بۆ کرد زۆر زۆر خۆشحاڵ بوو یعنی هەر حەپەساکە بینی ئیتر کەوام بۆ دووریەوە بە هەردوو دیوەکە لەبەری ئەکات زۆر کەمە ئەوە لە سلێمانیا کە بتوانێت ئیشە بکات بێگومان ئەمە توانایەکی تایبەتی دەوێت لەوانەیە خۆتان باشتر لی بزانن لەیشی خۆی زۆر زۆر قورسەوە ئیشە بەڵام سواز بۆخوا کە ئەتوانم بیکەم سپاس بخوا دیارە خاتو ئارەزوو ماوەی بەرنامەکە ئێمە دیاریکراوە ئێمە وردە وردە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین دەمەوێت سەرنجی تۆ بزانم سەبارەت بە کەسانی خاوەن پێداویست تایبەت دیارە بگومان لە ئێستادا لەوانەیە بەشێکی زۆریان بژێوی ژیان وەکو پێویست نەبێت چی بکرێت بۆ ئەوەی ئاوەڕێکی زیاتر لەمانە بدرێتەوە فێری پیشەیەکی ئاوا بکرێن تۆ خۆتا چەند وەکو هاوکار دەبێت کەسانی کە بە تۆی فێری ئەو پیشیان کەیت من وەکو خۆم لە خزمەت هەموو کەسێکم هەچ کەسێ پێویستی پێ بێ کە بیەوێ فێری بکەمیان هەر شتێکی پێویست بێت من ئامادەم کە فێری بکەم و هەر شتێکی ویست بۆی بکەم بەڵێ دیارە بێگومان ئەمە زانستێکیش کە بیبەخشی بە فێربوون کەم ناکە هەمیشە لە زیاد بوون من و کاتە خۆشحاڵە بم کە یەکێک لەبەر دەستمان فێر ببێت ببێ بە خاوەن ئیش و بەهرەی خۆی من و کاتە زۆر خۆشحاڵە بم بەڵە بینەران دیارە ئەوەی بینیتان توانەکانی خاتوو ئارەزوو بوو کە لەگەڵ ئەوەیدا هەر لە سکمانکیەوە دەستێکی لەدەستداوە بەڵام توانیوێتی لەسەر پێکانی خۆی بوەسێت و لە ڕێگەی پیشەی خەیاتیەوە بژێوی ژیان بۆ خۆی خێزانەکەی دابین بکات دیار دەتوانم لە هەموو شار و شارۆچکانی کوردستان بەردەوام دەبێت لەگەڵ ئەو کەسانەی کە بەشێکی جەستەیان لەدەستدا و خاوەن توانایەکی تایبەتین تا بەرنامەیەکی دیکە و لەگەڵ خاوەن پێداویست تایبەتێکی دیکە و لە شارێکی دیکە دەبینی میانی ماڵەکانتان هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت.